بەڕێزانم کاتتان باش ئەم چاپێکەوتنەدا قسە لەسەر ئەدای پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی عێراق و هەروەها لە گرنگترین ئەو پرۆژە یاسایانەی کە تا ئێستا لەم خولەی پەرلەماندا پەسەند کراون و پەیوەستن بە کوردەوە. هەلەم چاپێکەوتنەدا دەپرسین ئایا ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی بەکوێ گەیشتووە؟ بۆچی تا ئێستا بەتەواوی بودجێ هەرێمی کوردستان لە بەغداوە ڕەوانەی هەرێمی کوردستان نەکراوە؟ بەسپاسەوە لەم چاپێکەوتنەدا ئارام شێخ محەممەد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە. کاگارامە خێبێت بۆ چاپێکەوتنەکە. بە شێوەیەکی گشتی لەم خولەیە پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی عێراق چۆن هەڵسەنگێنی؟ ئێمە هەتوانم بڵێم تاوەکو ئێستا ئەوەندەی کە توانی بێتمان و کە لەو حاڵەتانی کە ڕوبەڕوومان بۆتەوە لە هەڵوێست و لە پرۆژە یاساکان لە زۆر بواری ترە توانم بڵێم کە یعنی ڕۆڵەکە ڕۆڵێکی باش بووە و یەک ڕێزیەکی باش هەیە لە نێوان هەموو پەرلەمانتارانی کووردا و تاوەکو ئێساوی کە پێویست بوو بێ لە خیتابی خۆمانە و لە ئەدای ئیشکردنە چێ بەرامبەر بەوانی بۆ حاڵەتانی کە ڕوبەڕوومان بۆتەوە وەکو ئەو بوارانی کە پەیوەندی بە هەڵوێستە نیشتیمانیەکانەوە هەبوو بێت تاوەکو ئێستا ئەدای پەرلەمانتاران باشن و لە ناو لیژنەکانە ئێمە کادری باشمانەیە خەڵکی باشمانەیە و توانیمانە ئیستحقاقاتی خۆمان لە لیژنە پەرلەمانەکانە بەدەست بێنین بەوەی کە سەرۆکایەتی 5 لیژنەوە بگرین و جێگری 5 لیژنەوە بگرین و مقرری 5 لیژنەوە بگرین و ئەندامانی خۆشمان کە بەشی زۆری ئەندامانی کوردمان لە لیژنەکانی پلە ئەلفادانەوە کە 8 لیژنەی سیادین جگە لەوەش ئێمە وەکو باسم کرد لە هەموو بۆنە نیشتیمانی و نەتەوایەتەکانی خۆمانە لەو یادانی کە لەبەردەستمانە بووە لە یادەکانی کیمیاباران و یادی ڕاپەڕین و ئەنفال و ئەو بۆنە و حاڵەتە تایبەتانەشی کە پێوەست بوو بێ بە سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگە یەک ڕێزیمان پاراستووە بۆ یاسا و بڕیارەکانیش هەر بەم شێوەی بووی بۆیە من تاوەکو ئێستا ئەم چاوپێکەوتنی تیاکەی دەتوانم بڵێم کە ئەدای پەرلەمانتارانی کورد زۆر باشە لە بەغا. زۆر باشە. ئەگەر ئەم یەکدەنگیوێک هەڵوەسی ئێوە لە بەغا هەیە بۆ تا ئێستا هاوپەیمانی کوردستانی لەناو پەرلەمانی عێراق دروست نەبووە؟ بزانی هاوپەیمانی کوردستانی لە بەغا دروست نەبووە لە ڕاستیە من لە چاوپێکەوتنێکی تریش لە کەناڵی کێنێن باسم کرد وتم ئەوە پەیوەندی بە ڕاستیە خەتای حیزبەکانە چونکە مەسەلەی هاوپەیمانی کوردستانی وەکو ئەگەر وەکو ئیمتیاز و ئیستحقاق تەماشای بکرێ کە ئێستا وایە لە ڕاستیە مۆزوعەکە ئەوەیە کە ئایا وەکو ئیمتیاز و ئیستحقاق تەماشای کرێ هیچ بۆ چێ بۆ چ لایەنێکە ئەمە مەسەلەیەکە کە من ئەتوانم بڵێم ئێمە لە بەغا هەر پێنج سەرۆکی فراکسیۆنەکە و لە کۆبوونەوەیان لەگەڵ منە و لە کۆبوونەوەیکی تریش لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەرانی کورد لە بەغا لە حکوومەتی عێراقی فیدرال و لەگەڵ حتا نوێنەرایەتی حیزبەکانی خۆشیانە باسییان کردو ئاگاداریان کردوون تۆ کە ئێوە حیزبەکان خۆتان حەسمیکەن یان ئەوە تا فرسەتێک من بە ئێمە لە بەغا خۆمان حەسمیکەین لە بینی خۆمان بەڵام تاوەکو ئێستا بەداخەوە حیزبەکان وەڵامیان نەیاوەتەوە لەبەرەوە ئەم مۆزوعە ئەوانەی بڵێم خەتای حیزبەکانە یعنی بەڵام ئەمە ڕێگری لەوە نەکردووە کە ئێمە ڕێزی خۆمانمان پاراستووە و ئێمە کۆبوونەوەمان هەیە بە بەردەوامی کە ئێمە ناومان ناوە با بڵێن پێنج زائیدیەک هەر پێنج سەرۆکی فراکسیۆنەکە لەگەڵ منە کۆبوونەوەمان هەیە بە بەردەوامی لە نووسینگەی من هەموو هەفتەیەک کە ئەڕووینەوە لەگە کۆبوونەوەمان هەیە و لە بەردەوامی بیرروڕا گۆڕینەوە یعنی ئەمە نەبوو تا ڕێگری لە بەردەمیەک ڕیزەکە بەڵام وەکو باسم کرد ڕاستیە وەڵامەکەی بێت هەرێمی کوردستانەوە بێتەوە بۆ ئەوان چاوەڕوانی بڕیاری حیزبەکانەکەن چونکە ئەمە بووە بە بەشێک لەو شێوازە نوێی لە کارکردن کە مەسلەی شەراکەت و مەسلەی ئەوەی کە چێپ ئەو پۆستانە و ئەو نوێنەرایەتیانە بەرچێکی و بەرچێ ناکەێت. زۆر باشە بەڵام پۆستەکان لە ناو پەرلەمانی عێراقا پێم وابێ ئێسەیەک لابوونەتەوە چ سەرۆکی لیژنەکان و چ جێگرەکانی و چ بڕاردەرەکانی کاتە پەرلەمانتاران خۆیان ناتوانن لە دەروی ئیرادەی حیزبەکانیان بڕیار لەوە بن کە کوتلەیەک بنەوەی هاوپەیمانی کوردستان دروست بکەن. ئەخر ئەزانی خۆ شتەکە دوو لایەنەیە لایەنێکیان علاقەی بە حیزبەکانەوە هەیە بۆ پەرلەمانتار نوێنەرایەتی حیزبی سیاسیەکە یعنی وەکو بووم باس کردی لای حیزبەکان وزاری حەسم نەکراوە ئەم مۆزوعە یعنی حیزبەکان خۆشیان ئارەزووەکەن کە ئەوانیش ڕێیان هەبێت لە مۆزوعەکە یعنی خۆ پەرلەمانتارەکان ئەگەر مەسەلەن بیانەوێت لە ڕاستیە بۆ خۆی ئەمە هێنایانی ئەم پرسیاری جەنابە ڕەوایە کە ئەکرێ تا مودەتێکی تریتر بیری لێ بکەن. بەڵام وەرگرتنی پۆستی پەرلەمانتاری و پێدانی ئەو متمانەیە لەلایەن خەڵکۆ پێدوانێ پەرلەمانتار
زیاتر لە کەسێکی حیزبیەوە کا بە کەسێکە نوێنەری خەڵکە ئەزانم بەڵام خۆ حیزبەکە شەری خەڵکە و خەڵکیش کە دەنگی هەر بە حیزبەکەیەوە و دەنگی بە لیستێکە و لیستەکە شەری حیزبە لەبەرەوە شتێکی دوولایەنەیە پەرلەمانتار هەمە بێ هاوسەنگی بپارێزێ لە بینی نوێنەرایەتیکردنی خەڵک و ئەوەی کە ماف و بەرژەوەندەکانی خەڵکە بەڵام فۆرمەڵە بووە لە نوێنەرایەتیکی سیاسیە کە حیزبەکەی ئەوەی کردو بە خیتاب بوو هێناوێتی یعنی پەرلەمانتار تا ئەو شوێنەی کە تەمسیلی سیاسەتی حیزبەکەیەکە کە لە خزمەتی خەڵکایە لەو شوێنە بە دڵنیاییەوە بە بەرژەوەندی خەڵک باڵا بێت لەسەر حاڵەتەکە بەڵام ئەوان چاوەڕێی حیزبەکانیانەکەن لە ڕاستی خەتای پەرلەمانتارەکانی بەغانیە زۆر باشە کاگەرم خۆت هەز ناکەیت کە لە قەیرانی ئەم دوایی نێوان هەولێر و بەغدادا تا ڕادێک ئەتوانین بڵێن لێدوانی جیاواز هەبوو کەمە دەرخەری ئەوە بوو ڕەنگە یەک ڕێزی کورد لە بەغدا بۆ شێوە پتەوە نەبێ کە مای دڵخۆشی بێ یەک ڕێزی مەبەست چیە لە یەک ڕێزی ینی یەک دەنگی و یەک هەڵوێستی هەست پێ نەئەکرا بەشێک لە پەرلەمانتارانی لایەنێکی سیاسی جۆرێک لێدوانیان ئەوە بەشێکتر جۆریکە لێدوانیانەیە ئەزانی ئەوە ئاساییە بەڕێی من ئەو تێڕوانینی لەسەر یەک ڕێزی هەبوو تاوەکو ئێستا تێڕوانینێکی ڕەنگە دروست نەبوو بێ یەک ڕێزی ئەوە نیە هەمووی وەکو یەک قسە بکە یەک ڕێزی ئەوەیە کە تۆ سەر ڕای جیاوازیەکانە بەڵام لەسەر مەبدە ئەساسیەکان متفق بووین یعنی ئێمە لەسەر مەبدە ئەساسیەکان متفق بووین مەبدە ئەساسیەکە بریتی بۆ لەمە بریتی بۆ لەوەی کە ئێمە لە شەڕکردنمان لەسەر مافەکانی کورد مافی هەرێمی کوردستان لە ناو یاسەی موازنەی 2015 هەمومان متفق بووین و بەبێ هیچ جیاوازیەک ڕۆشتوینەتە ئەو شەڕە کە شەوێ پێش ئەوەی کە ئاخر ڕۆژی دەنگدانەکە ئێمە کۆبوونەوەمان هەبووە لەگە هەر پێنجسەرۆکی فراکسیۆنەکە پێیەکەوە کۆبوونەوەمان هەبووە خلافی گەورە هەبوو لە بینمانە لەسەرەوەی کە سبینی ڕوبەڕووی ئەم حاڵەتانە هەبینەوە کە ئێمە خوازیاری ئەو وین هەندێک معلوماتی زیاترمان لە لابوایە لەوەی کە پێویستیە کرد بۆی کە ئێمە بتوانین باشتر شەڕەکە بکەین لە ڕاستیە بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە کە ڕۆژی دوایی چوینە شەڕەکەەوە لەسەر ئەو خاڵانی کە پەیوەندی بە مافی ئێمە و دەستکەوتەکانی ئێمە بۆ لە یاسای موازنە بۆ یەک لەحظە هینمان نەکردوێنی بۆ یەک لەحظە جیاوازیمان نەبووە لەوێ کە ئەوەی کە پەیوەندی بە مافی خەڵکەوە هەبووە پەیوەندی بە مافی کوردستانەوە هەبووە شەڕمان کردووە هەرچەندە بۆ خۆمان هەستمان کردووە کە بە پێی پێویستە ئەو کاتەش حکوومەتی هەرێم زانیاری تەواوی نەیەبوو بەدەستی ئێمە بە پەرلەمانتارەکانیش لەسەر هەندێک لە تەفاسیلی گفتوگۆکان بەڵام ئێمە لەگەڵ بەرامبەرەکانمانە گفتوگۆمان کردو لەگەڵ نارەکانمانە هەمومان یەکێک بووین بەڵام لەناو خۆمانە خلافمان هەبووە ئەم مۆدێلە لە یەک ڕیزی جیاوازە لەو مۆدێلە لە یەک ڕیزی کە تۆ ئەبێ هەمووی بەیەکنەوە قسە بکە لە ڕاستیە ئەو جیاوازی قسەکردنە بۆ خۆی تەندروستەوە تۆ ناتوانانی جیاواز نەبی چونکە حیزبی سیاسی جیاوازە باشە بەڵام لەسەر کێشەیەکی مەبدەئی وەکو بڕینی بودجێ هەرێمی کوردستان و هەناردەکردنی نەوتی هەرێم جیاوازی شەبێ ئێمە کێشێکی ڕاستەکەی بەڵام ئێمە کێشە مەبدەیەکە ئەزانی لە چای کێشە مەبدەیەکە لەوایە کە تۆ بەرامبەرەکانیشمان لە مۆزوع ئابەیە گرتوبین یعنی لە مۆزوع ئابەیە گرتوبین ئەویش ئەوەیە نابێ موچە نابێ بودجە نابێ خۆراک نابێ تەندروستی نابێ ئەمانە و چەکێک بەکار بهێنرێ لە چییە لە ململانی سیاسیە لە ڕاستیە یعنی تەبریراتەکان هەرچیەک بن ئەوەی کە لە حکوومەتەکانی ڕابردووی عراق بەرامبەر بە هەرێمی کوردستان کراوە ناڕەوایە بەڵام ئێمە لە قۆناغیدا هاتووە کە ئەچی پێێنێنە ناو قۆناغێکی تازەوە پێێنێنە ناو قۆناغێکی تازەوە ئەبێ بم مەبدەئە ئیشکەین یعنی کورت و مختصر مۆزوعەکە ئەوەیە ئەکرێ لە هەڵبژاردننی ڕێگاکان جیاواز بین لە هەڵبژاردننی ڕێگاکانە جیاواز بین بەڵام ئەوەی بۆ چ شتێک ئەو ڕێگایانە هەڵبژێرین ئەکرێ هەمومان متفق بین لەسەری ئەوەی کە هەمومان ئەو جیاوازە بین لەسەر هەڵبژاردننی ڕێگاکان لە پێناوی قەزەیەکە کە قەزەی کوردستانەوە قەزەی کوردەوە قەزەی هەرێمی کوردستان جا من پێم وایە لێەوە بڕۆین تۆ پێت وایە لێەوە بڕۆین ئەمە نۆرماڵ و ئەمە طبیعیە کاتێک یەک ریزێکە تێکەچێ نەک لەسەر ئەوەی کە جیاواز نەبین لەوەی کە ئێمە لەسەر هەدەفەکە لەسەر ئەو قەزەیە کە ئیشی بۆکەین هەرێکەمان پەنابرێتە بەر ڕێگایەک بەبێ ئەوەی یەکتری ئاگادارکەین زۆر باشە تا چەند پەرلەمانتارانی کورد لە بەغدا ئاگاداری کێشەکانی نێوان هەولێر و بەغدا کەم و زۆر چوونەتەوە دەکاریەوە ئەبووی ڕاستگۆ بم لەگەڵ تا کەم و زۆر لە ماوەی ڕابردووە کاکرێوار لە ماوەی ڕابردووە لە ساڵی گەر 2023 حساب نەکەین لە 2005 تاوەکو 2014 دوو خول
ئەو نوێنەرایەتیەک بۆ لە ڕاستیە بەجیا لە هەرێمی کوردستان بوو. یعنی ئەو دوو هەرێمی کوردستان و بەغا تقریبا وەکو دوو پاکێجی جیاواز تەعاملی لەگەڵا کراوە. حتى لە ناو حیزبەکانیشە لەسەر ئاستی زۆر باڵاشە ئەو جیا لە یەکتری مامەڵەی لەگەڵا کراوە. ئێستا بۆ بە یەک پاکێج جابام ئەو بۆ باسکەم جیا لە یەکتری مامەڵەی لەگەڵا کراوە. تا ئەمس بۆ نمونە لەسەر ئاستی بەرزی باڵای حیزبەکانیشە ڕۆژگارێکە بۆ مەسەڵەن بۆ نمونە کەسی یەکەمی حیزبێک گوتوێتی بەغا عایدی منە ئەوانی تر عیلاقەتان نەبێ بەسەرەوە. ئەوانەی تر لەکوێ بوون لە هەرێمی کوردستان بوون و ئەمە ئاڵوگۆڕێکی پێکراوە. مەسەڵەن بۆ نمونە لە هەرێمی کوردستانە تۆ حیزبی ئەلف تۆ هەرێمی کوردستان بۆ تۆ من بەغا بۆ من. ئەم دابڕان و قوڵاییە ئەم دابڕانە لە یەکتری ینی فەراغێکی گەوری قوڵی لە بینی هەرێمی کوردستان و بەغا دروست کردبوو و ئەمە وای کردبوو لە ڕاستیە وردە لەگەڵ ئەو نوێنەرایەتی حیزبیە ئەم فەراغی دروست کردووە کە زمینی بۆ ئەو دروست کردبوو کە بەشێکی زۆر لە زانیاری و معلوماتەکان بە پێی پێویست نەئەگەیشتن لە ڕاستیە. بەڵام ئێمە لەو ماوەیە ناچار ینی بە ناچاری و ضرورەتەوەی خۆڵقان ئەو ضرورەتی کە خۆڵقاندی ئەوەیە چونکە بارودۆخی کوردستان تەحملی ئەو حاڵەتەی ناکرد. بارودۆخی کوردستان لە بڕینی موچە و بودجە و هەموو بوارەکانی ترکە پەیوەندی بە نردنی پارە بوو ڕۆژە جیاوازەکان بوو و داخڵبوونیش بە شەڕی داعش تەحملی ئەوەی نەکرد کە بۆ پرۆسەی بەردەوامی ئەوە ضرورەتی مەرحەلەکە خۆڵقاندی و سەپاندی لە ڕاستی. ئێمە لە ئەوڵە زانیاری تاومان نەبوو ئەوەمان بە دەنگی بەرز بە حکوومەتی هەرێمی کوردستان بوو لە دوو کۆبوونەوە یەک لە دوایەک لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کردمان و ینی بە گفتوگۆیەکی کراوە و سەریح وردە هاتە سەر ئەوەی کە زانیاریەکان بدەنە دەسی ئێمە و ئێمە فشارمان کرد لە ڕاستیە لە بەخاوە بۆ ئەوەی کە فشارەکەمان لەسەر دوو ئەڕاستە بوو لەسەر هاونیشتیمانیانی خۆمان لە حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر بەغاش فشاری خۆمان بەردەوام کرد کە پێویستە کات ئەو زانیاریانە بە ئاشکرا و بەڕۆژ. ئێستا تاڵی زانیاریەکان لە بەردەستی ئێوەیە تا ئێستاش هەمووینە. باشە ئەوەی من زانیاریم هەبێت پاش سەردانی وردی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا و گەڕانەوەشی تۆ دوو جار حیدەر عەبادی ببینی جارێک لەگە سەرۆکی فراکسیۆنەکان و جارێکش بە تەنها ئەتوانی پێم بڵێ ئەو زانیاریانەی کە عەبادی لەسەر هەرێمی کوردستان بە تۆ چی بوو؟ ئەو زانیاریانەی کە عەبادی لەسەر هەرێمی کوردستان لەگەڵ ئێمە باسی کردووە و لەگەڵ ینی کە یەکتریشمان بینیوە باسمان کردووە ئەو قسانەی خۆی کە کردوێتی هەر ئەو قسانشی بۆ وفدی هەرێمی کوردستانی تبوو ئەو باسی ئەوەیە کە ئەو تەبریری ئەهێنایەوە کە ئەو وەزعی اقتصادی عێراق باش نییە اقتصادی عێراق احتیما دەکاتە سەر نەوتەکەش سەعریدا بەزیوە و کێشێکی گەورە هەبووە لە دەورەکانی ڕابردووە لە دیارنەمانی پارە و مەسەرەی سەرفکردنی پارە لە شەڕاو یعنی اقتصادی عێراقی تووشی ئیستینزاف کردبوو تووشی نزیفێکی گەورە بوو ئەمە ڕوبەڕووی ئەوە بووینەوە کە عەجزێکی گەورە لە میزانی عێراقا ئێستش ینی موازنەکەمان موازنەی عەجزە چونکە لەسەر بڕێک پارەدانراوە کە 56 دۆلار بۆ هەر بەرمیلێک نەوت و ئەوە تا چەندێک تۆ ئەتوانی ئینتاجی نەوت زیاکەی بەوە اقتصادەکە دەبوژێن تۆ ئەوی من پارەم نییە لەبەرەوە ئەگەر وارداتی با بڵین ئینتاجی نەوتی کوردستان نەخەمە سەر ئینتاجی کولی لە عێراق من ناتوانم ئیلتیزام کەم بۆ ینی کورت و مختصر قسەکەی لەسەر ئەوە بوو کە چەندێک نەوت بنێرن لە ڕێگای سۆمۆ منیش دەتوانم ئەو نەبجە بنێرم نێو باسی ئەوەیە کرد ئەو ڕێژە لە نەوت کە نێردرا بوو کە قەرارە بوو لە مانگی یەکەوە دەست پێ بکا بەجێبەجێکردنەکەی کە 550,000 بەرمیلە معدلە لە معدلە ئەگاتەوە بەوەنە یا ڕۆژانەیە ئەوە گفتوگۆیەکی لەسەر بوو بەڵام معدلیە کردەوە بەڵام ئەو باسی ئەوەیە کرد کە ئێمە ناتوانین ئەوە بکەین ئەگەر التیزامی تەواوەتی نەکرێت ینی وای لێ هات نەتیجەتەن وتی بەنیسبە و تەناسوبە چەندم نەوتێنێ ئەو نەتەن پارە بۆ باش بۆ یاساکەش وایە یاسای موازنەش خۆشی وایە کاکڕێبوار ینی ئێمە نەڵین مۆزوعەکە بۆی تەنها لە چوارچێوەیەکی سیاسیە نەبێ یاسای موازنە خۆشی وایە لە دوو مادەی یەک ئەوە لەنبا و لە مادەی دا مادەیدا خۆی ئێمە تەرکیزەکەمان چووکە لەسەر مادەی یەک بوو لەسەر ڕێژەی نەوتەکەیە کەس نەچۆتە سەر مادەیدا مادەیدا لە یاسای موازنە بەڕوونی ئەڵێ باسی التیزامی هەردوو لاکە ئەڵێ هەردوو لا بەپێی ئەو ئەساسە التیزامەکەن بەم یاسایە زۆر باشە بڕیارە لە یەکی پێنجەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ڕۆژێک 550,000 بەرمیلەوە ڕادستی بەغدا بکات بەغاژەکە و پارێ لە دوای ئەمەوە چاوەڕوان ئەکرێ بەغا التیزام بەڕێکەوتنەکەیەوە دوێنێ وەزیری نەوتی عێراقی دەستخۆشی لەوە کردووە
وأنجا هەر ئەوە نییە مەثەن بە هەر 550,000ەکە ئەوانی کە لە ئەوڵەوە بە 300,000 و بە 280 و 250,000 وردەوە دەکە زیادی کردووە ینی ڕێژەکان بەپی ئەوەی کە ئێمە لە وەزیری سامانەست و شتەکان یاریمی کوردستانیش بەمان لێبوو لە مانگەکانی 6 و 7 و ئانا بێ وردە دە زیاتری بکە بۆی کە تعویزی ئەو بڕەباتەوە ینی ساڵەکە کە تەواو کرد 550,000 بەرمیل نەوتە هەموو ڕۆژێک خسوێتە سە حسابی عێراق کە کوردستان ئەمە بکە هیچ بەهانەیەک بۆ بەغا نامێنێتەوە و بە دڵنیاییەوە بێ ئەم مانگە بەپێی ئەو بڕەنەوتە پارەی تەواو بێ بۆ هەرێمی کوردستان. زۆر باشە. باسی داتەپینی ئابووری عێراق و بە هەدەردانی سامانی گشتیت کرد. ئەوەندەی من زانیاریم هەیە تۆ کڕی بە سەرۆکی لیژنەیەکی تازە بۆ لێکۆڵینەوە لەو گەندەڵیانی کە لە خولەکانی ڕابردووی پەرلەمانە کراوە. ئەم پۆستیان چۆن یا بە تۆ چۆن کەسێکی کە لە دەستەی سەرۆکایەتی ئەمەی وەرنەگرت؟ ئێمە لە دەستەی سەرۆکایەتی تازە بە تازە خۆتان ئاگادارن کۆمەڵێک قسە هاتووتە سەر پەرلەمان یەکێک لەوانە کڕینی سیارێکی ئێسنجە من لەبەرەوەی تا ئێستا تحقیقم دەست پێ نەکردووەڵێن بە 2 ملیۆن دلار شتێکی لەو بابەتە بە حساب باسی بیارنەمانی ملیۆنە دلاری ترەکرێ و ئێمە قاعەیەکمان هەیە قاعەی ڕقم 3 کە ئەوایە بە 6 مانگ تەواو وایە و ساڵێک و 6 مانگە تەواو نەبوو تەئکید نیم لە مەبلەغەکە بەڵام باسی پارەی 9 میلیارد دینار و شتی لەو بابەتەکرێ جگە لەوە قەرارە بینایشی تازە بۆ پەرلەمانی عێراقی دروست کرێ ئەم بینایی ئەسیبی وەزارەتی ڕۆشنبیریە کە ئێمە مشکلەیەکی زۆر گەورەمان هەیە لە ناو بیناکە لیژنەکانمان شوێنی تەواویان نییە کوتلەکان شوێنی تەواویان نییە بیناکە خۆی بینای پەرلەمان نیە لە ڕاستی و قاعی باشمان نییە و ئەو قاعەیەکی ئێستا جەلسەکانی پەرلەمانیانی کورسیەکانی شکاوە ئەگەر دیقەت من دووسێ جار لەم دووسێ کۆبوونەوەی ئەخیری پەرلەمانە سیستمی مایکوشتەکەی تێکچۆ مایکرۆفۆنیان بەدەستە جێڕا کە لە ڕاستیە ئەمە مەش بە حاڵی خۆم پێم وایە عیبە تۆ بۆ هەموو پارەیەوە ئەوە نەبێ ئەمە بۆتە مەوزوعی ئیعلام و بۆتە مەوزوعی قسەکردن لە کۆبوونەوەی سەرۆکایەتیە 24 کۆبوونەوەکە باسی ئەوکرا کە ئەمە بکەین هەردوو ئەو دوو بەڕێزی ترپیان باش بوو کە من ئەم بەرپرسیارەتی بگرم ئەسوی خۆم لەبەر چەند سەبەبێت سەبەبێکیانەوەی دوو خولەکەی تر من لە پەرلەمان نەبووم و ئەو برادرانە لە پەرلەمان نبوون و بە جۆرێک لە جۆرەکان منیان بە بێلایەنترین کەس زانی بۆی کە بەرپرسیارەتی ئەومە لە فەوەرگرم منیش دەست پێەکەم باشە بە هەدەردانەکە ئەگەر بە داتا پێم بڵێ لە چەندە هێشتا تحقیقم دەست پێ نەکردەوە بەڵام دوو مەبلەغم پێوتی ینی بزانین چۆنە ینیم هەندێک مەسائل هەیە من لە ماڵەکەی خۆمەوە دەست پێ بکەم ئێمە مەسەلەن بۆمان هەیە کە شوێنمان هەبێ شوێنمانە داتی حکومەت من داوای مەسەلەن بۆ نمونە مێزێکم کردبوو بۆ مێزی کۆبوونەوە چوو بوون دەرخستیان بۆ من هێنابوو بەس تەنها مێزێکی کۆبوونەوە کە 4 متر 5 متر بێ بە 2 دەفتەر و 9 وەرەقە لە کاتێکە ئێمە خۆمان هەر بە 9 وەرەقەکە بە کورسی و نێز و سیستمی مایکرۆفۆن و حتا سوراحی و پەرداخ و هەموو شتێکیشمان پێ تەرتیب کرد ینی ئەم وردەکاریانە پێویستی بە لێکۆڵینەوە و لێپێچینەوە هەیە بۆی کە بزانی ئەم شتانە چۆن کراوە و چۆن نەکرێ و چۆن ناکرێت لە ڕاستیە ینی ئەمانە کۆمەکو بۆم باس کردی پرۆژەیەکە بێ بە 6 مانگ تەواو بێ پارەیەکی بۆ تەخسیس کراوە پارەیەکی زەبەلەحی بۆ تەخسیس کراوە دوای ساڵێک و 6 مانگ هێشتا تەواو نەبووە ناکە پەرلەمان بپرسێتەوە پەرلەمان خۆی نەتوانێت لە پرۆژەیەکی خۆی بپرسێتەوە چۆن نتوانێت لە حکوومەتی بپرسێتەوە زۆر باشە بە پێی و زانێرانی کە لە لای منە ئەو هۆڵی کە جەناب بە باسی کرد هۆڵی ژمارە 3 هۆڵی ژمارە 3 جگەلەوەی کە تەواو نەبووە تەواوی پارەکەشی خەرج کراوە وایە ئەبێت ئەمە تحقیقی تیا من چکە دەستم دەکردو بە تحقیقەکە بەرۆ جارێ هیچ ناڵم تا بزانم کە تحقیقم دەست پێ کرد چونکە من ملزمە بم یەکەم کەس لە بەرچمی پەرلەمان ئاینی بکەم و ئەگەر پەرلەمانیش ینی ئەگەر پەرلەمان مەبەستم جیهاتی ناو پەرلەمانوانە هاوکاریان نەکردم ئەوە ژەری ئەلانەکە زۆر باشە و کێشی لە پشتەوە بێ ئەلانیەکەم هەر کەسێک بێت هەر کەسێک بێت تەنانەت ئەگەر بەرپرسی کوردیشی تیا وڵانی پێشووی پەرلەمان نەوەڵا عیلاقەم نییە بەسەرەوە کورد بێ عەرەب بێ هەر کەسێک بێت ئەمانەتێکە لەسەر شانمانە بێ بیکەینەوە کە تۆ کرای ئەو کاتە دوایی ئەگەر بنی ئەلانی نەکەم نەتیجەکەی وەگەر ناڵێم کێوکی لە پشتەوە بووە بۆ من باش نییە بۆ تاریخی من و بۆ مێژووی من باش نییە تا ئێستا هیچ کێشێک نهاتۆتە بەردەمە لەو تێ لیژنەیە ڕاگەنراوە باش کێشە هاتۆتە بەردەم کێشە هاتۆتە بەردەمم لەوەی کە
ڕوبەڕووی ئەوە بوومەتەوە هەوڵ هەیە بۆ ئەوەی کە ڕێگری بکەن لە ئیشی لیژنەکە. ینی مەسەلەن من مهندسم ڕاست پاردووە کە تحقیق لە مۆزوعەکە بکە وغێر بۆ باشێت هاتووە پێی وتم توێتی بەشکم من دەرهێنی لە لیژنەکە لەبەرەوەی کە مۆزوعەکە مەترسیتیایە و من دەرەقەتی ئەمانە نایە. یعنی چکە ئەمانی کە ئەم جۆرە ڕەنگە لە ئیشیان کردبێ خەڵکی تریان لە پشتەوە بێ بەڵام ئەوڵەن و ئەخیرن ئەمانەتێکە ئەبێ بچێتە شوێنی خۆی ئەمە ئەبێتە ڕێگری لە ڕاستیە بەڵام هەوڵی جدیش هەیە و خەڵکی باشیش هەیە کە فعلەن ئەوێت تحقیق بکە ئەوێ شت بێنێتە نەتیجە. زۆر باشە یعنی کۆڵەڵی ئێشتا دنیا خێریتیانەوە خەڵکی باشیش هەیە کە فعلەن ناترسێەوە ئارەزووەکە ڕاستیەکان دەخ. زۆر باشە کاگەرم بۆچوونێک هەیە کە ئەتوانین بڵێنم بۆچوونە زیاتر لەسەر ئاسی شاقامەیە کە پێیان وایە بوون و نەبوونی پەرلەمانتارانی کورد لە بەغدا ڕەنگە هیچ لە بارودۆخی هەرێمی کوردستان نەگۆڕێ بە تایبەتیش ئەم بۆچوونە لە دوای ئەو قەیرانی نێوان هەولێر و بەغداوە سەری هەڵدا تۆ خۆت ئەڵی چی لەسەر ئەم بۆچوونە؟ ئەوە نییە مە بەبێ بەغایشمان پێ ناکرێ ئەوە نییە بەغا پارە پانە نەنێرێ موچە ناگرێ زانی عکسەکەی ڕاستە لە ڕاستیە من بەش بە حاڵی خۆم وەکو هەر کوردێک تەمەنای گەورەم ئەوەیە وەکو هەر کوردێک کە لە مناڵیەوە ئەمە خەونمانەوە ئەمە ئاواتمانەوە ئیشی بۆ بکەین هەمومانەوەیە کە ئێمە دەوڵەتی خۆمانمان هەبێ ئەمە هەوکو هەموو نەتەوەکانی دنیا حەقی خۆمانە دەوڵەتی خۆمانمان هەبێ بەڵام ئێمە چارە نووسمان لەگەڵ وڵاتێک هەیە کە هاتوین لەگەڵ بەم شێوەیە ئیشمان کردووە تاوەکو ئێستا یعنی واقعێک سەپاندوێتی بەسەر ئێمە کە بارودۆخی ئێمە تا ئەم دقیقەیە چارەسەرەکانمان لەگەڵ بەغا هاتووە یعنی واقعەکە سەرباندوێتی من ئەو نمونە بەسیتم پێوتی ئەوە نییە بەبێ بەغا ناتوانین موچەی هەرێمی کوردستان بین کە کەوتی نەشەڕەوە ئێمە دنیایەک زەختمان کردووە لەسەر ئەوەی کە تەمان هەر مننا بۆ ئینسان هەر باسی خۆی نەکە هەمومان بەبێ جیاوازیەوەی کە پێمان کراوە شەو و ڕۆژ لەگەڵ لە شەڕاوین لەگەڵ حکوومەتی عراقیە بۆ ئەوەی کە ڕێگە بە ئەو تیارانی کە تیارە بێت هەرێمی کوردستان و بتوانین ئێمە چەکمان پێ بگا و بتوانین ئێمە فیشەکمان پێ بگا بتوانین هاوکاری بگاتە هێزی پێشبەرگە هاوکاری بگاتە ئاوارەکان یعنی ئێمە لەگەڵ نێردەی نەتەوەی گرتوەکان لەسەر خەت بووین بۆ ئەوەی کە تیارەیەک دێت ئەگەم جاریان ئەیانو دەبێ بێتە بەغا لە بەغا هەموو بارەکەی داگرن تەفتیشی بکەن بزانین چیتیانی ئەنج ڕەوانی هەرێمی کوردستانی بکەن ئیجازەی بەنیان هەیە هەموو ئەم مەسائلانە لە ڕاستیە تا ئەم دقیقەی کردوی چارەسەرەکەی لە بەغا بووە و بوونی ئێمە لە بەغا من نامەوێ ئەم خۆمان بکەین بە قارەمان لەسە حسابی هیچ مۆزوع بەڵام بوونی ئێمە لە بەغا کاریگەری خۆی هەبووە ینی ئەو ڕێکەوتنی کە نوێنەرایەتی کورد لەگەڵ بەغا ئەنجامیاندا بۆ مەسەلەی بوجە ئەی چێ بوو کردی ئێمە شەڕمانگە خسمانە ناو بوجێ و ئێسش کوردستان بەشی هەرە زۆری ئەتیمادەکەی لەسەر ئەو پارەیەکە لە بەغاوە دێت لەبەرەوە پێم وایە ئەم قسەیە کە بەغا ئیسیفا ینی مەسە بوونی ئێوە سوودینیە لە بەغا هێنا بەشێکە لەو مزایدەیە کە بۆ ئیستیهلاکی مەحەلیە کرێت لە ڕاستیە ینی بۆ بەکاربردنی ناوخۆیە کرێت جگە لەوەش ئێمە نوێنەرایەتی خەڵکەکەین لە ڕێگای کۆمەڵە حیزبی سیاسی و هەر وەختی حیزب سیاسیەکانمان سەرکردایەتی سیاسی گەورودی ئێوە فەرمون وەرنەوە هەر کەسێک لە ئێمە ویستی نێتەوە ئەوە شتێکی ترە بەڵام هەر کاتێک ئەوان پێمان بڵێن وەرنەوە و بەغا ئیسپادینەوە بژدینە زۆر باشە شوێکی کوردۆرە گرین و پاژەم پشۆ بەردەوام بین لە گفتوگەکەمان بەڕێزان پاژەم پشۆ کورتا گەڕێنەوە لاتان بەڕێزان جارێک دەسڵاتان لەبێت کاگارام لە چەند ڕۆژی ڕابردووە ئەوەی کە بڵاوکراوە لە میدیاکان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەو بوو کە تۆ ڕێت لە نوێنەری ئەرمەنەکان گرت لەناو پەرلەمانی عێراقا تاوتارێک لە ساڵەیەدی قەتڵ و ئامی ئەرمەنەکاندا بخێنێتەوە بۆ ڕێت لەم پەرلەمانتارە ئەرمەنە ئەگری بڕات بە جینۆسایدی ئەرمەنەکان نییە؟ پرسیارەکە بۆ دەسوێگاکە من ئیشەکەم کردبێ تەمەنە من ڕاست نییە و حەزەکەم وسپاس دەکەم من پرسیارە کرد و لە ڕێگەی شاشەکەی و حەزەکەم ئەمڕووکردنەوەیە بەڵ ڕێگرتن بە دوو جۆرەکرێ یەکێکیانەوەیە کە تۆ بتێ شتێ بکەی من هێز بەکاربێنم ڕێ لێ بگرم شێوازێکی تریش بێتێ لە بەکارهێنانی سەلاحیات هەر بەیانێک لە پەرلەمانە بخێنرێتەوە هەر مەشروعی قانونێک داخڵی جدولی ئەعمال بکرێ هەر قەرارێک داخڵی جدولی ئەعمال بکرێ هەر شتێک کە پەیوەندی بە جەلسەکانەوە هەبێ داخڵی جەلسە بکرێ بە عام ینی هەموو فەقەرەکان
ئەبێ هەر سێ بەڕێزەکەمان ئیتیفاقی لەسەر بکەین لە نظامی داخلیە هاتووە هەموو ئەو مادانە بەڕوونی ئەوەی تایە ئەو بەڕێزە ئەو بەیاننامەی هێناوە من حەزەکەم تاکید لەوە بکەمەوە کە جارێکم دکتۆر سەلیم لەوێ نەبوو ئەو دوانەمان لەوێ بووین فعلا ئەگەر ئەویش لەوێ نەبێ سەلاحەتی ئەو دوانەمان هەیە هەرچەندە ئەو غایب نییە چونکە بەپێی نظامی داخلی لە کاتێکە ئەڵێ هەردوو بە قەراراتە درێ بە دوانەکەی تر ئەگەر هیچیان غایب بن کە غایب نەبێنی تۆ لە ئیشابی غایب نیت خۆ تەزانی ئەگەر من ئیمزام لەسەر کردووە بەیانەکەی بنووسم موافق نیم حق بە ئێوە بە ئەو بە هەموو کەسێکی تریشە ئەگەر شێخ هەمام نووسیوتی موافق و من نەمنووسیوە موافق هەر حق بەوە و ئەگەر من لێم نەنووسیوە لێم نووسیوە لا وافق ئێوە و خەڵکی کوردستان و هەر کەسێکی تریش هەر کەسێک چی بە باش ئەزانم و چی بەڕاست ئەزانم من ئامادەم بیکەم لە ڕاستیە ئەمە مختانێکە بۆ من هەڵبەستراوە دوورە لە ڕاستیەوە و من بە هیچ شێوێک ڕێگریم نەکردووە و ئەسڵەن بە پێچەوانەوە ئەمە پێمان و دوتمان ئەگەر ئەوەستیت تا دکتۆر سەلیمێتەوە با دکتۆر سەلیمێتەوە ئەگەر ناوەستیت جوابێکمان لێ بگەڕ ڕۆبی هێنە بۆ ئەوی کە فرسەتە بین یەک دوو تعدیلی بەسیط هەیە یەک دوو کەلیمەی نەشیاوی تیا بوو لە ناو بەیانەکەی ئەوتمان چۆ چاکی کە و ئێستا بیهێنە بڕۆ بیخوێنەرەوە دوایی ئەم بەڕێزە ڕۆشتووە بەبێ ئەوەی کە ینی هیچ بەڵگەیشی خسبێتە ڕوو لەسەر بەیانەکەی وەکو بۆم باس کردی بەیان کە موافقەتی لەسەرەکرێ زۆر شت هەیە ئێستا من لێم نووسیوە موافق نیم نووسیوە موافق نیم ئەتوانم هەندێکیشیت پێ بڵێم من ئەگەر ئیمزام کردووە بنووسم موافق نیم و ئەگەر شێخ هەمام نووسێتی موافق من نووسیومە موافق نیم من ئامادەی هەموو جۆرە لێپرسینەوە یەکەم لەسەر ئەم پرسە بۆ ئەم هەڵایە دروستکە وڵی هێبێ لەوانە بپرسی لە ڕاستیا بۆچی ئەم هەڵایان دروست کرد ینی ئەم تۆمەتە باشە بەڵام ئەوانە چەند لە ناو پەرلەمانی عێراقەکەم هەڵایان ئەم تۆمەتە لە ڕاستیە ئەم تۆمەتە بۆ سەر من دروستکە بەداخەوە ئەزانی عقلێتێک هەیە کە تاوەکو ئێستا ئیشەکات لە ناو حتا هێزە کوردیەکانیش عیلاقی بە بەغاوەنی حەزەکەم زین لە کوردستانە ئیشەکرا عقلێتێک هەیە کە ئیش لەسەر ئەوە کات پێی وایە من بشکێنێ خۆی سەرکەوتووە بێ و پێی وایە مەسەرەن بۆ نمونە سەرکەوتنی ئەو لەشکانی منەوە دەست پێەکە باشەوتر لە کوردستانەوە ئەمە کراوە لە کوردستانەوە مەکرا بەڵێ ناڵێم ئەمە بەبێ گەڕانەوە بۆ من بەبێ ئەوەی کە کەسێک لە من بپرسێ من بۆکو ئەرجی جەنابتر کردوتم ئەو بەڕێزە بەڵگەیەک بخاتە ڕوو کە بیسەلمێنێت من موافقەتم نەکردووە نییە بەڵگەیەک بسەلمێنێت یعنی ئەزانی چۆن هەموو کەسێک دەرەقەتی قسەیە دێنی ئەتوانێت بە قسە من دەتوانم بە قسە ئەنواع وشکال تۆمەت و بختان بخەمە دوێنێ بەڵام لە ڕاستیا بۆ پەرلەمانتار و لە پەرلەمانە بێ لە ڕاستیا ئەو جۆرە بختان هەڵبەستن و سەر ئەساسی قسە من بەش بە حاڵی خۆم هیچ حسابێک بۆ قسە ناکەم من کو عەرزم کردی بەیان بۆ ئەوەی بخوێنرێتەوە یا نەخوێنرێتەوە پێویستی ئیمزای لەسەر بکرێت ئێمە هەموو بەیانەکانی کە لە پەرلەمانە خوێندراوەتەوە ئیمزای لەسرە بە موافقەت یان بە ڕەفز بۆیە من ئێسش دووبارە یەکەمەوە هەر کاتێک ئەو بەڵگەیەکی خستە ڕوو کە جێگری یەکەم ئیمزای کردووە موافق بووە من موافقەتم نەکردووە یان بۆ نمونە من ڕەفزم کردووە ئەوە حەقی خۆت حەقی خۆیەتی و حەقی هەموو کەسێکی ترە و ئەمە بەشێکە لە ڕاستیە لەو تۆمەت بەخشینەوەی کە ناڵم ئیش لەسەر ئەوەکە هیوادارم ئەمە پەیوەندی بەشتی ترەوە باش ئەمە شخصیە کە لە کوردستانەوە کراوەیان لایەنی وڵی سیاسی یەکەم ئەم مۆزوعی کە ئیساریکە جریدەیەکی لایەنێکی سیاسی مۆزوعەکەی بڵاو کردەوە و ئیعلانی ئەم مۆزوعی کە لە ڕاستیەوە دواییش بەداخەوە هەندێک کەس بەبێ ئەوەی کە پرسیارێک لە من بکەن ینی مەسەلەن ئێستا بۆ نمونە زۆر برادر و زۆر کەس هەموو پرسیاریان نەکردم تەلەفۆنیان بۆ کردم ڕاستی حاڵەتەکەم بۆ شەرحکردن و من لێر ناشارمەوە ئێستا ئێمە سبەینێ جەلسەمان هەیە لە پەرلەمان و ئەم مۆزوعە من داوام لە دەستەی سەرۆکایەتی کردووە کە پێویستە کات ئەو پەرلەمانتارە داوای لێبوردن لە من کا بەڕاستی چونکە ئەو تۆمەتەی بۆ منی دروست کردووە تۆمەتێکی ناڕەوایەوە دوورە لە ڕاستیە باشکە هیچ بەڵگەیەکی پێ زۆر باشە وتێ زۆر شت هەیە کە من موافقم لەسەر نەکردەوە توانم هەندێکی پێ بڵێم من ژەوێ زۆر بە کورتی گرنگترینیانم پێ بڵێ لەسەر وڵی بەیان هاتووە کاتی خۆی بەیانیان هێنابوو لەسەر ئەوەی کە گوایە پێشمەرگە لە مووسڵ دەی سووتان و دیلی کوشت و خەڵکی مەدەنی ڕاونا و سیاسەتی ئەرزی مەحروقە بەکارێنێ ڕازی نەبووم لەسەری بەیان نامەیان هێناوە لەسەر ئەوەی گوایە لە دووسخور ماتوو دیسان هەر پێشمەرگە
دەی وێران کردووە و خەڵکی دەربەدەر کردووە و ینی تەڕوشتی بەیەکەوە سووتاندووە هەر لەسەر ئەمەش موافقەتم نەکردووە. بڕگەیەکیان هێنابوو بۆ ئەوەی کە لە تعدیلی یاسای موازنە لەسەر ئەو کاتێک کە لەسەر مەنەسەکە بووین ئێمە هێنایان بۆ ئەوەی کە ئەو فەقەرەی بۆ زیاد بکەن کە حەشتی شعبی و بێزەمنیها کەرکووک بکرێتە ناوێ و کە لە تەسویتا ئەکرێت تعدیلی خێرا بکرێوانە بێزەمنیها کەرکووک ینی کەرکووکیشی تیاابێت کە حەشتی شعبی بتوانێت بچێتە ناو کەرکووکەوە من هەر موافقەتم نەکردو. ینی زۆرشی تری لەم بابەتە هەیە کە هاتووە من موافقەتم لەسەر نەکردووە و لێم نووسیوە لا ئەوافق. زۆر باشە کاک ئارام ئەتوانی پێمان بڵێ ئەو نەوە ڕۆژەی کە کورد دیاری کرد بۆ حکوومەتی عێراقی تا پابند بێت بۆ داواکاریانی کوردەوە چی لێ هات گەشت بکوێ؟ ئەوەی کە خۆی گرنگترینیان بۆ ئێمە مەسەلەی بودجە بوو. باشە ئێستا چارەسەر بوو بودجە. بودجەکە خڕکراوە بە یاسا. یعنی کەواتە نەوە ڕۆژەکە دەستی لە هەڵگیرە و کۆتایی هات؟ دەستی دێغ ناگیرێ بەڵام کراوە بە یاسا. کراوە بە یاسا مەسەلەی بودجەکە و بەشەکەی تری مەسەلەی شەراکەت و بەشداریکردن و لە حکومە ینی ئەوەی وەزارەتەکان و ئیستحقاقەکان وەرگیرێ. هەندێک مەسائل و بڕگەی تریەوە بەڵام گرنگتریان بۆ ئەو مەرحەلەیە بۆ ئێمە مەسەلەی بودجە بوو و خراوەتە ناوێ. ئەی بودجەی پێشمەرگە؟ بودجەی پێشمەرگە ئێمە من لەگەڵ وەزیری مالیە دانیشتم وتی کە لەگەڵ ئەو بڕەپارانی کە نردوێتی بودجەی پێشمەرگەشی نردوە لەگەڵی چۆن بودجەی پێشمەرگە جایە لە ساحەبەکە. باشە کاتە بودجەی پێشمەرگە نەچۆتە ناو یاسای بودجەی گشتی عێراق تایەتی بەڵام جیاوازە لە سەتا حەفەکە مەبلەغێکمان بۆدانەوە ئێمە وەکەوەی هەڵبجەشمان هەروە کرد ئەوەی هەڵبجەش کردمان بە ئەساسێکم شتانە بۆی کە لە داهاتووە لە خولەکانی داهاتووە هینی بکەین ینی با بڵێن تەطویری پێبین و گەشەی زیاتری پێبێت. زۆر باشە. چی یاسایەکی زۆر گرنگ هەیە لەم خولی ئێوەیە پەسەند کرابێت و ڕۆڵی کوردی تیا بوو بێت و یاساکەش پێوەست بێ بە کوردەوە؟ ئێمە چەند یاسایەک هەیە کە خۆتان نەزانن ئێمە لە ڕاستیان مشکلی گەورەمان لە هەندێک یاسا هەیە. بەعام مشکلێکی گەورەمان هەبوو ئێستا تازە بە تازە لە دوای قەراری مەحکەمە ئیتیحادی کە دەسەڵاتی یاسادانانی ژێڕاوەتەوە بۆ ئێمە بۆ پەرلەمان پێشووتر بە پەرلەمان بە سەلاحیەتی مقتەرەحی مەشروعیە بوو. ئێستا توانین پرۆژه یاسامان نەبێشن حاڵەتێکی تهدید کردووە تەبعاتی مالیە و متعارض نەبێ لەگەڵ قانونی حکومی ئەوانە قەزەیەکە بەڵام بەعام گێڕانەوەی ئەو حەقە بۆ پەرلەمان مەسەلەیەکی گرنگ بوو بۆ ئێمە. گرنگترین ئەو یاسایانەی کە ئێمە ئیشمان لەسەر کردووە جارێ بە شێوە نەفیەکەی بڵێم نەمان هێشتووە تا ئێستا یاسایەک تێپەڕە لە دژی کورد بێت مەش بۆ خۆی مەوزوعە یان فەقەرەیەک لە ناو یاسایەکە تێپەڕە لە دژی کورد بێت. جگەل لەمە ئەو گرنگترین مۆزوعیان مەسەلەی یاسای موازنە بوو لە ڕاستیش ئێمە زۆر خەریکی بووین بیرت نەچێت لە دوای تەصدیقی حکوومەتەوە ئێمە لە مانگی نۆ بە دواوە بۆدا چکە زروفەکە زروفێکی قورس بوو بۆ ئێمە خۆتەزانی مەسەلەی دواکەوتنی سەرۆکایەتی پەرلەمان بۆ 15 ڕۆژ و مەسەلەی سەرۆک کۆمار و تهدیدکردنی جێگرەکانی دوای تەصدیقی حکوومەت و وەزارەتەکانی دوای پڕکردنەوەی وەزارەتەکان لە کورد ئەوە تقریبا پرۆسێکی خەیان ئەو بەعام کێشەی پرۆژه یاسامان هەیە لە پەرلەمانی عێراقیە بەعام ینی بە شێوەیەکی گشتی مەشاکلمان هەیە ئەمەگەر ڕاستی بڵێن بەڵام ئەوەی کە بۆ ئێمە گرنگ بوو یاسای موازنەی 2015 گرنگترین یاسایەک بوو کە ئێمە وەکو کردوانیمان شەڕی لەسەر بکەین و ئەوە زۆرترین مافەکانی خۆمانی تا تەسبیت بکەین. قانونی مەقابری جەماعی کە ئێستا بەس گەیشتوتە یاسای گۆڕە بە کۆمەڵەکان گەیشتوتە دەنگدان ئەمە ئێمە بەشێکی زۆر لە مافەکانی کوردمان تا تەسبیت کردووە ئەوەی کە پەیوەندی بە مافیەوە هێستا نوێنەری وەزارەتی شەهیدانی هەرێمی کوردستانی تیاابێت کە پێشترتیانە بوو لە هەموو گۆڕە بە کۆمەڵەکانە بەشداریەکەن و ئەوانەی کە پەیوەندی بە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە کوردەوە هەبێت ئەتوانین ڕاستەوخۆ بەپی ئەو یاسایە ڕووفاتەکان بجۆزینەوە جاران ئەوانە هەموو تەسلیمی حقوقی ئینسان نەکرا و لێەوە بڕیاری لەسەرەدرا و ئەوە ڕۆتیناتێکی زۆری هەبوو ئێستا بەبوونی نوێنەری خۆمان لە هەرێمی کوردستان لەنا ئەوە ڕاستەوخۆ توانین ئەو ڕووفاتانە بجۆزینەوە بۆ هەرێمی کوردستان. پرۆژه یاسایەکی ترمان لە خەیاڵایە مەسەلەی دروستکردنی سنووقێکە بۆ قەرەبووکردنەوەی قوربانیانی ئیبادەی جەماعی ئەمانە کۆمەڵێک لە بەردەمانن لە قانونی جیاوازاتیشە ئیش باشە ئیبادەی جەماعی ببوورە با لەسەر ئەوە بوەستین لەم پرۆژه یاسایە باسی قەرەبووی کە سوکاری ئەنفال کراوانی ژەکەن ئێمە بڵێ خەڵکە ئینشائی قانونی ئینشائی سنووقی تەعویض
ضحايا الإبادة الجماعية يعني أما يعني كألي أويك مشمول بيت با أكل قانونك الدرجة يعني شو كأما هيني مالية هي أبي بروت الحكومات حكومات أبي رأيها بيتها وأبي هيني شيء بدان السيستم شيء بدان به همو أواني كبدادجاي باليتا وأنا كاني عراق بإبادة جماعية ناس عندويتي كسكاري زيان ليكوتوان أو كاتا أجر أم ياسايا درجو حكومتي عراقي رازي بولا سري قربوكي أنجريتو إما ماني صنوقي بو مدروسكي زۆر باشە کۆمەڵە گیاسای تری زۆر گرنگ لە عێراقا ئەگەر ناوی بەرین بە زۆر گرنگ بۆ عێراق لە ئێستایا هەیە کە تا ئێستا نەبوونەتە یاسا لە عێراقا بۆ نمونە لەوانە یاسای گاردی نیشتیمانی یاسای بۆ نمونە دادپەروەردی لێپرسینەوە بۆ نمونە پرۆژە یاسای دادگای فیدراڵی بەنیاز هەن لەم خولەیە کۆتایی بەم شانە بێنن وا بڕیارمان وایە بەڵام خلافاتیان لەسەرە قانونی ئەحزابی ژێشێکە لەو قانونانە ئەو سێ چوار قانونی باسی کرد ئەزانی ئەوە قانونانە من ئەگەر ئێستا باسی یاسای وەت کرد یاسای محکەمەی ئیتیحادی خلافاتی لەسەرە یاسای گاردی نیشتیمانی خلافاتی لەسەرە خلافەکانیان لە کوێیە لە نێوان کورد و حکوومەتی ئیتیحادیە یاسای گاردی نیشتیمانی کاتی خۆی ئێمە ئیشمان لەسەر ئەوە کرد کە حرەسی وەتەنی نابێت کوردستان بگرێتەوە کوردستانی دانیە بۆ ئێمە پێشمەرگەمان هەیە لەبەرەوە کوردستان ناگرێتەوە خلافەکە لە بینی دوو پێکاتەکەی ترایە لە ڕاستیە یاساکەی تر ئەوەی یاسای کە پەیوەندی بەهینەوە هەیە یاسای پەیوەندی بە دادگای فیدراڵی دادگای فیدراڵیش خلافات لەسەر پێکهاتەی محکەمەکە هەیە و لەسەر چۆنێتی بڕیاردان لەناو محکەمەکە خلافاتی لەسەرە بەڵام ئەوە تقریبا ئەوە شوردەوە دە تۆزە ڕەویەوە یاسای ئەحزابیش لە ڕاستیەکە لە یاساکانی ترکە ئەو یاسایی ترکە علاقەی بە لێپرسینەوە و دادپەروەردی لێپرسینەوە و مسائلە و عەدالەوە هەیە ئەم یاسایە بەغێر مباشر پەیوەندی بە مەسەلەی حیزبی بەعسەوە هەیە ئەم گفتوگۆ دوو درێژەی کە لە دوای 2023 لە عێراقا هەیە ئایا حیزبی بەعس چۆن مامەڵیان لەگەڵا بکرێت مەسەلەی حەزری حیزبی بەعس بۆیە ئەم مۆزوعەش دیسان باسم کرد حرەسی وەتەنی و مسائلە و عەدالە پەیوەندی بە هەردوو پێکاتەکەەوە هەیە یاسای ئەحزاب و محکەمەی ئیتیحادی ئێمە ژەگرێتەوە و ئێمە ئێستا بڕیارمانداوە کە کوتلەکان کوتلە کوردیەکان لە ئاخر کۆبوونەوەی خۆمان بڕیارمانداوە کە هەر کوتلەیەک هینەکانی خۆی بێنێت تێبینەکانی خۆی بێنێت و بیخینە بەردەست بۆ ئەوەی کە بیخینە بەردەست بۆ ئەوەی کە بزانین لە تەوافقی سیاسی لەگەڵ لایەنەکانی تراگەی نەشوە زۆر باشە ئەی یاسای پەیماننامە نێو دەوڵەتیەکان یاسای پەیماننامە نێو دەوڵەتیەکان ئەوی ژێکێکە لەو یاسایانەی کە کاتی خۆی لە خولەکانی ڕابردووە لە مەسەلەی ئەوەی کە ئەوەندەی من ئاگادار بم و ملاحەزاتم پێگەیشت بێت لە خولەکانی ڕابردووە کورد تحفظی هەبووە لەسەر چەند حاڵەتێک حاڵەتێکیان مەسەلەی بەجیا لە حاڵەتە گشتیەکان لە معاهداتی نێو دەوڵەتی حسابکردن بۆ ئێمە بە تایبەتی چەند مەسەلەیەکی حساسی تێ یەکێک لە مەسەلەکان مەسەلەی نوێنەرایەتیەکانن وەیەکی تر لە مەسەلەکان مەسەلەی چەکە مەسەلەی چەک و هەندێک لە ئەو علاقاتی لە بینی عێراق و دەوڵەتانی ترکرد لە مەسەلەی کڕینی چەک ئەوە مۆزوعێکی حساس بووە کە لە دەورەکانی ڕابردوو ئەوەندەی کە زانیاریم هەبێ بەڵام وەکو باسم کرد ئەمانە ئێمە ئێستا پلانمان هەیە بۆی کە خۆمانی بۆ حازرکەین و من داوام لە هەر پێنج کوتلەکە کردووە لەگەڵ حیزبەکانی خۆیان گفتوگۆ بکەن و هەرچی تێبینەیەکیان هەیە لەسەر ئەو قانونانە بیهێنەوە بۆ ئەوەی کە ئێمە وامان بڕیارداوە لە دەستی سەرۆکایەتیە کە لەگەڵ کوتلە جیاوازەکانە گفتوگۆ بکەین بۆی کە ئەرزێتێکی بۆ ساس بکەین و دوای ئەوەی کە لەسەر خاڵەکانی تەوافقەکەین ئیتیفاقەکەین بیکەین بە تعدیلات و بچێتە قانونەکە بۆی کە ئەگەر ئیتیفاقمان لەسەر قانونەکە کرد کە قانونەکەمان هێنایە ناو پەرلەمان بە تایبەتی هەندێک لەو قانونان پێویستی بە 2 لە 3 دەنگانە بۆی کە تێپەڕێ قانونەکە ئەگەر وانە بێت تووشی تعتیلێ بە قانونەکە زۆر باشە کاگەرام چارەنووسی یاسای نەوت و غاز چی لێ هات ئەو یاسایی کە ئەم هەموو کێشە گەورەی بە دوای خۆیان هێنا من بەش بە حاڵی خۆم ڕێی خۆمت پێ بڵم مەسەلەی یاسای نەوت و گاز کێشە و گرفتی زۆری لەسەرە و من پێم وایە جارێک قورسە یاسای نەوت و گاز مەوزوعیە دەرچێت قەناعەتم وایە تەنانەت قورسەکە تعدیلاتیشی تیا بکرێت لەسەر ئەو خلافانێک لە لای لیژنەکەی ئەزانی کاک ڕێبوار لە عێراقا لە خولەکانی ڕابردووە کە شەڕ نەبوو ئەو لێکترازانە گەورەیە دروست نەبوو بوو لە عێراقا و خۆی کە ئێستا هەیە
ئەو کاتە بە ئاسانی نەچۆتە پێشەوە ئێستا بە تایبەتی لە دوای ئەو بارودۆخەی کە بە دوای داعشەوە لە عێراقا دروست بووە تێپەڕاندنی ئەم یاسایانە ئەگەر تەوافقێکی زۆر گەورەی لەسەر نەبێ و خلافاتەکان بە تەواوی نەڕەوێنرێنەوە بە پێچەوانەوە ئەم مۆزوعێکی زۆر قورسە بڕێوە بە تایبەتی ئێمە ئەوەندەی کە پەیوەندی بە کوردستانەوە هەیە ئەوەندەی کە من ئاگادار بووم و بزانم کە ئەگەر ئەساسیاتێک ئەم ئیتیفاقی نەوتی کە لە نێوان هەرێم و بەغا کراوە ئەمە نەبێتە ئەساسێک بۆ ئەوەی کە ینی نۆرماڵ ببێتەوە عیلاقی نەوت لە بینی هەرێم و بەغایە زەحمەتە یاسای نەوت و گاز بە ئاسانی تێبڕ زۆر باشە کاگەرم زۆر قسە لەسەر ئەوواکرێت کە تا ئێستا لە ناو پەرلەمانی عێراقا لیستی دەوڵەتی یاسا هەژمونی بەسەر تەواوی پەرلەمانەوە هەیە ئەمە تا چەند ڕاستە ڕاست نییە هەژمونیان کەم بۆتەوە ئەو هەژمونە زۆرە نییە بەڵام کەمیش بۆتەوە ینی هەژمونیان کەم بۆتەوە ینی بەڵام کورسی زۆریان هەیە بەڵام ئێستا ینی ئاراستەیەک هەیە بۆی کە ناتوانن زۆر لە ینی ئاراستە گشتێکە دەرچن بۆ تا ئێستا ئەو ڕوانینە لای خەڵک هەیە کە لای بەشێک لە چاودێران هەیە کە زۆرێک لەو پرۆژە یاسایانە ئەگەر لیستی دەوڵەتی یاسا خواستی لەسەر نەبێت ڕەنگە بێتە ڕێگر لە بەردەم تێپەڕینیان ڕاست نییە ئەزانی چۆن نەخێ ڕاست نییە بەیت شێوەیە چونکە ئەسڵان بۆ خۆی دەوڵەتی یاسا لە سەرۆکایەتی پەرلەمانە نوێنەری نییە سەرۆکایەتی پەرلەمانە نوێنەری نییە ینی ئەوەی کە لە سەرۆکایەتی پەرلەمانە نوێنەرایەتی پێکهاتەی هاوپەیمانی نیشتیمانیەکی یان لە شیعاکات شێخ هومام مەجلیسی عەلایە دەوڵەت القانون نییە ینی لەبەرەوە ئەو قسەی ڕاست نییە و ئەمە لە کوردستان زۆر گەورەکرێت لە کوردستان ڕۆڵی دەوڵەت القانون زۆر گەورەکرێت و من پێم وایە بە ئەنقەز گەورەکرێت ئەو دەورەی دەوڵەت القانون ینی جاری وا هەیە پەرلەمانتاری دەوڵەت القانون هەیە لە بەغا قسەکە ئەسڵا هەر کەس حساب بۆ قسەکەی ناکات کەچی لە کوردستان مانشێتی هەموو تەلەڤیزیۆنەکانە لای ئێمە هیچ نییە ئەو قسەی ئەوەی هیچ تەئسیرێکی نییە بەڵام لە کوردستانە کرێ بەهێز یعنی زۆر شت هەیە ئەوانن لە ڕاستیە هەندێک هێز هەیە لەسەر ئەوە ئەژی کە ئەوێت ئەم لە ژێر ناونیشانی ئەم سراعە هیم بکات ینی شتی سیاسی تر بەڕێ بکات یا مصالحەی سیاسی نەکات ئەم پێکهاتە تازەی جونگە فەرمیەکانی عێراق چ پەرلەمان و چ حکوومەت چ سەرۆکایەتی کۆماریش ناوی بنین هەژمونی خاترگرتنی سونە بەڵێ وایە بەڵێ وایە من لە تشکیلی حکوومەتە ئێمە لە ئەو کاتێکە کۆبوونەوە بوو لە سلێمانی کۆبوونەوە بوو لە گردی زەرگەتە کە هەموو حیزبە سیاسیەکان کۆبوونەوەیانەوە و من چەند ڕۆژێک پێشەوە تەمەنەوە وەفدەکان کە هاتنە بەغا وەفدی کورد کە هاتە بەغا من لە چەند مناسبەیەک لەگەڵیانە بوو و لەگەڵ ئێردەی نەتەوەی گرتوەکانە و کاتە نیکۆڵای و لەگەڵ نیکۆڵای میلادینۆف لەگەڵ وەزارەتی خارجی ئەمریکی لەگەڵ سەفارەتی ئەمریکی لەگەڵ ئەوانە ئێمە لەسەر خەت بووین لەگەڵیانە لە گفتوگۆکانە بەڕوونی پیانوتین تیان لەبەرەوەی وەزعی ناوچە سونیەکان ئاوایە و داعشی تێچووە لەبەرەوە بێت مڕعاتی زیاد لە پێویستی سون نەکرێ و کردیشیان فعلا کاتە لە پەرلەمانی شار مڕعاتیان زۆرەکرێت زانی پەرلەمان جیاوازە پەرلەمان ئەو مڕعاتکردنە تا سەردەمێکینی کرد لە دوای مۆزوعی قاسم جەنابیەوە خۆیان کوتلەکانی پەرلەمان مقاتعی پەرلەمانەکە مقاتعیکردنی پەرلەمان هیچ هینێک ناکە سوود بەهینەکە ناگەێنێت عکسەوە تۆ بێ لە پەرلەمانە بین تۆ قسە بکەی مقاتعیان کرد و دواییش هاتنەوە یعنی جوڵەیەکی سەرکەوتو نەبوو بۆ سونەکان کە مقاتعی پەرلەمانیان کرد و هاتنەوە بەڵام لە حکوومەتە بایە مقاتعیان کردە بەڵام لە کاتێکە لە حکوومەت مقاتعیان نەکرد بەڵام بە فعلی ئەم قسەی لە جێگەی خۆیەتی مڕعاتی زیاد لە پێویستی سون نەکرا ئەمجارە هەشێک لە مڕعاتەکانی بەشداریکردنی زیاتری سون لە سەحسابی کورد بووە ئەمجارە بۆ معلومات ینی هەندێک لە وەزارەتانە کە پێشتر لای کورد بوون ئەمجارە بۆ مڕعاتی زیاتر درابەوە و پێیان وتیان ئێوە قبولی ئەوە بکەن بۆ ئەوەی کە ئەوانە ئەمە مەسجێک بێ ڕسالەیەک بێ پەیامێک بێ بۆ ئەو ناوچە سونیانە بڵێن ئەمجارە ڕێگەی زیاتر داوە لە بەشداریکردنی زیاتری سونە چونکە لە خولەکانی ڕابردووە سونە تەهمیش کراون بە ئەمجارە مڕعاتێکی زیاتریان بکەین زۆر باشە تا چۆن ئەگەری دروستبوونی هەرێمێکی تر لە عێراقا ئەگەرێکی بەهێزە ئەزانی خۆی ئەم بۆ وەڵامی ئەم پرسیارە بێ ئێمە بەقوڵتر لە وەزعی سیاسی عێراق بڕوانین کاک ڕێبوار ئێستا عێراق بۆ خۆی یەکێکە لە قوربانیەکانی ئەو بەشێکی زۆر
عێراق بەشێکە لە قوربانیەکانی ئەو ململانی هەرێمایەتی کە لە ناوچەکە هەیە. لە دوای 2023ەوە کاتێک کە حکوومەتی سەدام ڕووخا بۆشایی دەسەڵات لە عێراقا دروست بوو. بۆشایی دەسەڵات لە عێراقا بە عملی عێراقی کرد بە سێ پارچەوە. خۆی ئەساساً پارچەیەکی کە هەرێمی کوردستانە لە دوای نەوەیەکەوە حکوومەتێکی خۆجیی تا دروست بوو. ئەم حکوومەتە خۆجییە لە نەوەیەکە کە دروست بوو تا ساڵی 2023 کە کورد چووە بەغا بە نوێنەرایەتێکی تۆکمەتر ڕۆشتە بەغا، چونکە لەبەرەوەی هەرێمێکی هەبوو، حکوومەتێکی هەبوو، پەرلەمانێکی هەبوو، بە سەرفی نەزەر لە هەموو ئەو لە کەم و کوڕیانی کە لە هێنا هەیە لە با بڵێن لە هەرێمی کوردستانە هەبوو. مقاتعکردنی سونە لە عملی سیاسی ئەو کاتە و دوایی شیعە کە لەگەڵ کووردا حکوومەتیان پێگەینا زۆرترین هەوڵی شیعە بۆ وردە دەست بە سەراگرتنی هەموو بوارەکانی دەسەڵات بوو لە ڕاستیە، بۆی کە هەموو بوارەکانی دەسەڵات بەدەست بە تەبعەن ترۆپکەکەی لە مالیکیە خۆی بینیەوە و سونە لە دەورەکانی ڕابردووە تووشی ئەم تەهمیشە بوو لە ڕاستیە. ئەم تەهمیشە وای کرد کە ینی با بڵێن سونە بە حسابی خۆیان بۆی کە مڕعاتێکی زیاتر کرێ، بەڵام بار و دۆخی ناوچە سونیەکان و ئەو تەهمیشەی کە ڕوبەڕوویان بوو بووەوە و بەشێک لە تەنیشتی ئەمەوە ئەو وەهمەی کە سونە هەی بوو لە مێژووە کە ئەبێ ئەوان حکومڕان بن وای کرد کە ئەوانە پارچە پارچەی گەورە دروست بوو لە ناویانە. ینی هێزەکانی سونە هێزی یەکگرتوو نین، جگەلەوە ئەوانە هێزی سونە خۆیان پاڵپشتیان بە چەند دەوڵەتێکەوە هەیە. ئەم دەوڵەتانە دەوڵەتی جیاوازن، مرکزی با بڵێن ئەتوانین بڵێن کە مرکزیان پشتی گەورەی شیعە لە هەموو عالەم و لە ناوچەکەشا وازەحەکە ئێرانە، بەڵام هیچ سونە چەند دەوڵەتێکە، ئوردونە، سعودیە، قەتەرە، ئیماراتە و تورکیاشە بە جۆرێک لە جۆرەکان. ئەمانە خۆیان مەساڵحی جیاواز و ڕێی جیاواز وینی جیاوازیانێ، بۆیە هێزە سونیەکان کۆک نین لەسەر ئەوەی چارەسەری ئایندەی ناوچەکانیان لە دوای داعش چیە بێ، هەرێمی تر دروستەکەن، چەند هەرێمێک دروستەکەن. لە ڕاستیە سونەکان خۆشیان تاوەکو ئێستا هێزە سونیەکان ئەگەر بەبەست لە سونەکان چێە، بەبەست لە سونەکان ئەوانەی کە لە بەغان، ئەوانەی کە لە بەغا بن، ئەوانە ئێستا نوێنەرایەتی ناوچەیەکەکەن کە ئەو ناوچانە نە لە ژێردەسی ئەوانایە نە خەڵکەکەی لەگەڵ لینکی بەمانەوە ماوە و دەسەڵاتدار و حاکمڕانی ئەو ناوچانش بریتین لە داعش و غێری ئەوانەی داعش. بۆیە سونەکان لە ڕاستیە لە ینی بهینن بێ ئاسۆن، ینی بەرنامەیەکی وازەحیان نییە بۆ ئەوەی کە ئایندەی ناوچەکانی خۆیان و ئایندەی سیاسی خۆیان چی لێ. زۆر باشە، کاتی بەرنامەکەم یەک دەقیقە ماوە لەماوەی ئەو دەقیقەیە پێم بڵێکەواتە لە کۆی هەموو ئەم ڕووداوانی کە لە عێراقا ڕوئەیە و ئەوەی کە تۆ ئەیبینیت لە ناو پەرلەمانە داهاتووی عێراق بەرەو کوێ ئەڕات؟ عێراق لەو کاتێک کە دروست بووە لە مەجالم بێت لە دقەیەک زیاتر، عێراق دەوڵەتێکە لە ئەنجامی گەشت تەتەورێکی تاریخی دروست نەبووە، عێراق دروست کراوە. عێراق بەرئەنجامی نەخشەیەکی ئیمپریالیستی ئەو کاتە بوو کە منتیقەکە کۆی منتیقەکە دابەش کرا کە منتیقی ژێر دەسەڵاتی عوسمانیەکان بوون، دابەش کرا لە نێوان هێزە براوەکانی ئەو سەردەما. وی عێراق دەوڵەتێکە دروست کراوە، دەوڵەتێک نییە خۆی دەوڵەتی نەتەوە بێ و دەوڵەتێک بێ وەکو ئەو دەوڵەتە مۆدێرانی کە لە ئەوروپا دروست بوون لە سەدەکانی ڕابردووە. ئەم دەوڵەتە حکمێکی تاقی کردەوە بۆ ئەوەی کە وەکو دەوڵەت بمێنێتەوە بە زۆر، کە نەتەوەی جیاواز، ئاینی جیاواز، مەزهەبی جیاواز، کە هەر یەکێک لەم پێکهاتانیە عێراق قوڵاییان لە ناو دەوڵەتەکانی دراوسیا هەیە، چ لە ڕووی نەتەوایەتیەوە، چ لە ڕووی ئاینیەوە، چ لە ڕووی مەزهەبی، چ لە ڕووی مێژوویەوە. ئەم دەوڵەتە دیکتاتۆری تاقی کردەوە، دیکتاتۆری نەیتوانی عێراق بە یەکپارچە بێڕێتەوە. ینی ئەو وەهمەی کە ئەڵێ لە سەردەمی دیکتاتۆرە تا عێراق یەکپارچە بووە، عێراق قەت یەکپارچە نەبووە. عێراق بە بەردەوامی لە شەڕاژیاوە و بە بەردەوامی حکمەیەک لە دوایەکەکانی عێراق بە ئینقلاب هاتوو لە تەسەر حکم. ئەم ڕئیسە هاتووە، ڕئیسەکەی تری کوشتووە، ئەم ڕئیسە هاتووە ئەویتری اختیال کردووە، ئەویتری لە ناو بردووە، یەکێکیان لە تەیارە، یەکێکیان لە سەر ئەرز، یەکێکیان بە کودەتا، هەر یەکەی بەناو یەکێکیان بە دەرمان خواردکردن، هەتا ئەخیریان کە سەدام حوسێنە لەلایەن ئەمریکاوە لا ئەبرێ و لە ناوەبرێ. دیکتاتۆریەت نەیتوانی عێراق بکا بە دەوڵەتێکی پێشکەوتووی مۆدێرن، بیکاتە دەوڵەتی مەدەنی، بیکاتە دەوڵەتی هاونیشتیمانیان. لە دوای 2023 و لە 2005 دیموکراتی تاقی کردوتەوە عێراق. دیموکراتیەکە ئەمەیەکە
ئەمەی لێ بەرهەمهاتوو دەستوری لێ بەرهەمهاتووە کە دەستور نەیتوانی عێراق بپارێزێ و نەیتوانی عێراق بپارێزێ لەو پارچە پارچە بوون. ئێستش عێراق لە بەردەمی ئەو دوو دوڕیان ناماوەتەوە هەرچەنە عێراق ئێستا بە عەمەلی سێ پارچەیە. هەرێمی کوردستان جیا و بەغا و ناوچەکانی تر جیای هەرێمی کوردستان و بەغا کۆمەڵێک بەرژەوەندی ئێستا بەیەکیەوە بەستونیەتەوە کە بریتێ لە بەرژەوەندی پارە و بودجە و نەوت و شەڕێکی مشترەکیشمان ئێستا لەگەڵ داعشا هەیە لەمە بترازی پەیوەندیەکانمان هەندێک مەسائلی تریش و ناوچەیەکی زۆریش ئێستا لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقییانە کە بریتێ لە پارێزگای مووسڵ و پارێزگای ئەنبار و بەشێکی نەو ناوچانە و معلومیش نییە ئایندێ ئەو ناوچانە چی دێ. وی بە قەناعەتی من لە دوای دیکتاتۆری عێراق ئێستا لە بەردەمی ئەو دوو بژاردەیە ماوەتەوە جارێکی تر تاقی بێتەوە عین 2023 بەدواوە یا دیموکراتی و مصالحە یا دابەش بوون. زۆر سپاس کەمارم شێخ محەممەد جەگری سەرۆکی پەرلەمانی عێراق سپاس بۆم دیدارە. سپاس بۆ سپاس بۆ تۆش. خۆشەویستان سپاس بۆ بە ڕێزیش کە تا ئێستا بینەرمان بوون سپاس بۆ هۆتێل ڕامادا تا بەیەکێشتنەوەمان هەموو لایتان نەخۆشیان.